وذكر فإن الذكرى تنفع المؤمنين. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. گەورەترین شاخەڵاتی خوای پەروەردگار ئەوەیە کە خوای میهرەبان هیدایەتی داوین. سپاس بۆ ئەڵڵا موسڵمان بووین و بووینە ئومەتی محەممەد سەرداری پێغەمبەران صلی الله عليه وسلم. لەم دنیادا ئەگەر ئەم شەشتت هەبوو، کەس لە خۆت بە خۆشبەختتر و دەوڵەمەندتر مەزانە. یەک، مسلمانی و ئەڵڵا پەرستی هاوبەشت بۆ خوا بڕیار نەداوە. دوو، لەش ساغی بڕواتان هەبێ بەڕێزان لە دوای دین و ئیمان هیچ شتێک نییە بە ئەندازەی تەندروست باشی سەرۆت و سامان بێ. بەخوا بەس ئەوەی کە مسلمان بووی لە دوای ئەوە شەو چوویتە سەر جێگای خەوتن، بە ئیسراحەت خەوت لێکەوت، لە تاوی ئازار تەپاوتلن نەدا و نەتزانی چۆن ڕابکشەی دانیشی. بەخوا خەڵکانێک هەیە یا ڕەبی خوا شیفای ئێمەش و ئەوانیش بدەی. خوای گەورە دەرمانێکیان بۆ بکا بە شیفای نەخۆشەکانیان، تا بەیانی دادەنیشێ هەر ئازاری هەیە، ڕادەکشێ هەر ئازاری هەیە، هەڵدەستێ بە پێوە هەر ئازاری هەیە، ئەو شەوگارە نابڕێتەوە، ڕۆژگار لەبەری ناڕوا لەبەر ئازار. ئیتر ئەمە تام لە هیچ شتێک ناکە، بە هەموو سەرۆت و سامانی دنیا هی تۆ بێ. لەش ساغی گەورەترین خەڵاتی خوایە. بەداخەوە مرۆڤ قەدری نازانێت تا ئەو کاتەی نیعمەتێک لە نیعمەتەکانی پەروەردگار لەدەست دەدا. یەک پەنجەیەکت نەبێ، نەک دەستێکت، یەک پەنجەیەکت لێ بێتەوە، ئەم جازانی شوێنی ئەو پەنجەیە چەند کاریگەرە. ئەوەی چاوی نییە قەدری چاوەکانی دەزانێت، ئەوەی دەستێکی لێبووتەوە هەردوو دەستی لێبووتەوە قەدری ئەم دەست و پەنجەیە دەزانێت. ئەوەی کەوا نابینایە قەدری چاوەکانی دەزانێت. ئەوەی کەوا گوێی گرانە چەند جارێک قسەیەک گوێ دووبارە دەکەیەوانێ و هەر هاهایەتی. ئەوەی کە هەر ئەسڵەن نابیستە، ئەوە قەدری ئەو گوێیانە دەزانێت کە ئەم بیستنە چەند گرنگە. جا چ ئەندامێک لە ئەندامەکانی جەستەی مرۆڤ، نینۆکێک، هەر نینۆکێک لێ بێتەوە شوێنەکەی دیارەکە کەم و کوڕیەکت هەیە، دانێکت، لیکەڕژێنەکانی ناودەمت، بەس ئەو کانەی کە لە دەمتایە بە ئەندازەی پێویست ئاو دەڕژێنێکە لیکەکانتە زیاد بڕژێنێ، لیک بە ئەمانەدا دێتە خوارەوە لێت ناشرینە، ئەبێ دایمەت خاولیەک پەڕۆیەک دەسەسڕێکت پێبێ، لێنسێکت پێبێ. ئەگەر کەم بێ پاروێک نان بەخوا بۆ ناچێتە خوارەوە، ئەو لیکە شلی نەکاتەوە، بێ لەگەڵ هەر پاروێنانێکە پەرداخی ئاو بخۆیتەوانێت تا قوتی دەدەی. ئەم کانی لە ناو دەمتایە، ئەم ئاوە شیرینە سازگارە، بەس ئەو کەسە قەدری دەزانێت کە جاروبارێک ناودەمی وشک بۆ و زمانی بە مەڵاشویەوە دەنووسێ و لیکی ناودەمی تاڵ بووە. بۆیە لەش ساغ بووی. ئەگەر لەش ساغ بووی، کەس لە خۆت بە خۆشبەختتر مەزانە. سێیەم، دوای موسڵمان بوون و لەش ساغی کەسایەتی و حرمەتت هەبوو لە ناو خەڵکدا. چەند خۆشە ئینسان جێگەی متمانەی خەڵک بێ، کە بە بازاڕە دەڕۆی، کە دەچیتە مزگەوت، کە دەچیتە فەرمانگەیەکی حکومی، کە دەچیتە شوێنی کارکردنێک، خەڵک ڕێز و حرمەتت لێ دەگرێ، بە چاوی ڕێزەوە تەقدیرت دەکا، ڕێزت بۆ دادەنێ. چەند کەس هەیە زۆر سەرمایەداری گەورەیە، پارە و پۆڵی زۆریشی هەیە، پێگەشی هەیە، وەڵڵاهی ڕووی نایە بچێتە ناو خەڵکەوە، هیچ قەدر و قیمەتێکی نییە. ئەگەر خەڵکێکی ماستاوچی و کۆی لەش دوو لە ڕووی جەنابتە مەرحەبایی دەکا، هی پۆستەکەیەتی، هی پێگەکەیەتی، هی پلەکەیەتی، بالی ببڕێ، ئەوەی لێ بکەیەوانێ، بزانست خەڵک چی پێ دەڵێت، چۆن نەفرەتی لێ دەکا. چوارەم، هاوسەری گونجاو و باش و لەسەرەخۆ. بۆ ژن و بۆ پیا و خەڵاتێکی گەورەی خوای پەروەردگارە هاوسەرێکت هەبێت لەگەڵ تا بگونجێ. یعنی گونجان ئەوەیە قەیران بکا بە سەیران، نەک سەیرانت لێ بکا بە قەیران. ئافرەتی وا هەیە، پیاوی وا هەیە بۆ هاوسەرەکەی بچووکترین شت چێچێک دەکا بە گایەک، بەردێک دەکا بە شاخێک. نەخێر، هاوسەری گونجاو ئەوەیە شتە گەورەکان لەبەر چاوی بچووک دەبنەوە لەبەر خاتری هاوسەرەکەی، بە گەورە تەماشایان ناکە. ئەم هەڵەیە بۆ خەڵکی گەورەیە، بەڵام مادام تۆ هاوسەری شەو و ڕۆژی ژیان و هەموو کات و سات و تەمەنمی، ئەبێ بۆ تۆ بە بچووک سەیریکە، ناوە کەسێش کە بەرامبەر ئەو هەڵەیە بکە قبوڵ ناکرێ.
ئافرەت بەس یەک سیفەتی تێدا بێ ئەویش لە سەرەخۆییە لە سەرەخۆ بێ هێمن بێ عەسەبی نەبێ بۆ پیاویش بەخوا هەروایە ئەوەی مرۆڤ لە ناو دەبا و ژیانی هاوسەری تاڵ دەکا بێتەحەمولیە عەسەبی بوونە تحمل نەکردنی هیچ قسە و هیچ هەڵوێستێکی هاوسەرەکەیەتی ئەم ژیانە دوور و درێژەش هەموو شتێکی تیا دەبێ پێنجەم منداڵی صالح ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين واجعلنا للمتقين إماما بس بە الله دەکرێ هەدیە و دیاری تایبەتمان بداتێ ئەویش هاوسەری باش لەگەڵ منداڵی صالح کە قرة أعين ربنا هب لنا من أزواجنا وذرياتنا قرة أعين سۆمای چاوان بەخوا ئەم چاوانە بەس بەبینینی هاوسەری خۆشەویست و گونجاو و باش لەگەڵتا لەگەڵ منداڵی ساڵح و گوێڕایاڵ و خواناس و بەڕەوش بەرز کە هەدڵە بابەگیان دایگیان بەس بەوە چاوت ڕۆشن دەبێ ئەینا هیچی تر لەم سەر زەوێدا ناتوانێت خۆشبەختت کا کە پەنا بەخوا هاوسەرت باش نەبێ و منداڵەکانت ساڵح نەبن دەبێت بەردەوام بڵێ خوایە هەب لەنا لە لای خۆتەوە وەکو دیاری پێم ببەخشە ئەگەم من چی شایەنی ئەوە نیم بەڵام تۆ شایەنی ئەوەی دیاریەک بدەی بەم عەبدە زەعیف و لاوازەی خۆت خوایە گەورەترین دیاری دوای دین و ئیمانەوەیە هاوسەری باش کە سۆمای چاوانم بێ و چاوم ڕۆشنکە و منداڵی ساڵح کە چاوم پێگەشت بێتەوە پێم بەخشە شەشەم کارێکت هەبێ کارێکی بەردەوامی گونجاوی داهات باش کە لە خەرجی خۆت و ماڵ و منداڵت زیادی هەبێ و زەکات بدەیت والذين هم للزكاة فاعلون مامۆستا ناسری سوبحانی بەڕەحمەت بێ دەفەرمێ ئەم ئایەتە بەڵگەیە لەسەرەوەی کار و کەسابەت ئەبێ خوای گەورە ئەوەندە بەرەکەتی تێبخا ئیشەکە دوابێ نەک هەر ئەوەی ڕۆژانە بژی هەیە دڵێ کوڕە لەخوا بەزیابێ نانی ئەمڕۆمان هەیە خەمی بەیانیم نییە شکر قەرزار نیم کەسابەتی و چاک ئەوە نی هەر قەرزار نەبی کەسابەتی باش و گونجا و پڕبەرەکەت ئەوەیە ئەلحەمدولله ساڵانە زەکاتی شت هەبێ هەم خۆت تێر و تەسەل و باش بژی هەم سوپاس بۆ خوای پەروەردگار ئەوەندەشت لێ زیاد بێ زەکاتیشی لێ بدەی بە موسڵمانان پارە و سەرۆت و سامان بەرەکەتی خوایە بەڕێزان کەشتی لە ناو ئاودا بێ بەرەکەتی خوایە نەک کێشە ئێستا کەشتیەک کە لە ناو ئاوێکی بەحرێکی گەورەدایە ئەمە بەرەکەتە بار دەگوازێتەوە مرۆڤ دەگوازێتەوە کەلوپەل دەگوازێتەوە نەوت دەگوازێتەوە ئەی چی مشکیلەیە ئەو لە ناو کەشتیەکەدا بێ مشکیلەیە مرۆڤ لە ناو دەریای پارە و سەرۆت و ساماندا بێ کێشە نییە بەڵام سەرۆت و سامانەکە بێتە ناو دڵی مرۆڤەکەەوە لێ بێتە خوا و ببێتە پێغەمبەر و نەعوذ بالله بێتە ئیسلام و بێتە دین و ببێتە هەموو کەس ئەمە خراپە کەشتی لە ناو ئاودا بەرەکەتە بەڵام ئەو چۆن ناو کەشتێکەوە موسیبەتە مرۆڤیش لە ناو دەریای سەرمایەدا بێ بەرەکەتەکە بە حەڵاڵی پێکەوە نابێ بەڵام موسیبەت ئەوەیە پارەکە هاتبێتە ناو دڵی مرۆڤەکەوە ئەمەیان گرفتێکی گەورەیە بۆیە ئەگەر ئەمانەت هەبوو ئەم شەشە ئەمجا داوا بکە لە خوا تەمەنت پڕبەرەکەتکە خەیرکم من طال عمره وحسن عمله باشترین کەسی ئومەتم لە ئێوە ئەو کەسەیە کەوا تەمەنی درێژە بەڵام کار و کردەوەی جوانە پاشان لە کۆتایی تەمەنە دوعا بکەی بڵێ یا ئەڵڵاه داوا لێ دەکەم بە ئیمانەوە بمرم یا ڕەبی خوا بچمە بەهەشت بە خزمەت پێغەمبەران و ساڵحان بە خزمەت سەرداری پێغەمبەران محەممەدی مستەفا بگەم صلی الله عليه وسلم یوسف سەلامی خوای فەروەردگاری لەسەر بێ دوعای کرد لە خوا پاڕایەوە تەوەفەنی مسلما وألحقني بالصالحين پەروەردگارە داوا لێ دەکەم بە موسڵمانیەتی بمرێنی داوا لێ دەکەم وألحقني بالصالحين بمگەیەنیە کاروانی ساڵحان و چاکان بەڕێزان یوسف کەی ئەم دوعای کرد ئەو وەختەی براکانی لە چاڵاوەکەدا بەجیان هێش ئەوەکەی بەتەنها لەو کاتەدا نەیفەرموو خوایە بمرێنی بە موسڵمانیەتی خوا ئیمانم بدەیتەوە ڕوحەکەم لێ وەرگریتەوە لەو تەنگانەدا کە براکانی ئەو خیانەتیان لێ کرد لەو چاڵاوەدا بەجیان هێش بە تەنیا ئەو دوعای نەکرد ئەو وەختەی کە لە باوکی دابڕا لە کەس و کار و نیشتیمان دابڕا کردیان بە کۆیلە وەکو کۆیلە و خزمەتکار لە ماڵی عەزیزی میسراکاری دەکرد نەیفەرموو خوایە ڕوحەکەم لێ وەرگریتەوە خوایە ئەمانەتەکەم لێ وەرگریتەوە ژیانێکم ناوێت کە بە کۆیلایەتی بەسەری بەرم
سەبری گرت داوای مردنی نەکرد. ئەو وەختەی ژنی عەزیزی میسر ئیمرەئەت العەزیز ئەو بوختانە گەورەی بۆ کرد، لەسەر بوختانی پەنا بەخوا داوێن پیسی خرایە زیندانەوە، نەیفەرموو خوایە نامەوێ بۆ بوختانەوە خەڵک ئابۆ چاوە سەیرم کە، خوایە خۆ دەزانی چەند پاکم، خوایە ئەمانەتی ڕوحەکەم لێ وەرگرەوە و بمرێنە. لەو کاتە سەختەشا داوای مردنی نەکرد. فلبث في السجن بضع سنين لما حوصى بۆ 9 ساڵ زیندانی کردنی بەناحەقدا لەناو ئەو هەموو زیندانیەدا چاک و خراپی تێدایە داوای مەرجی نەکرد. ئەی کەی ئەم دوعای کرد دوای ئەوەی بوو بە وەزیری دارایی میسر، دوای ئەوەی کەوا گەلی میسر و وڵاتانی دەوروبەری لە گرانی ڕزگار کرد بە نەخشە ئابووریە بەهێزەکەی، دوای ئەوەی خەڵکی بوژاندەوە، دوای ئەوەی کۆیلەکانی ڕزگارکردن، دوای ئەوەی بە باوکو دایکی شاد بووەوە دڵی شادکردن، دوای ئەوەی براکانی ئازاد کرد، دوای ئەوەی کەوا ڕزگاری کردن لەو مەینەتیە دەرونەی چەند ساڵ بوو تێیدا بوون، فەرمووی بڕۆن هیچتان لەسەر نێو خوا لێتان خۆش بێ، ناڵێم خوا تۆڵەتان لێ بکاتەوە، من ئازادتان دەکەم خواش لێتان خۆش بێ، دایک و باوکم لێتان خۆش بێ. ئەمجا کاری نەما لەسەر زەویدا، بوو بە وەزیری دارایی، خەڵکی بوژاندەوە، ئابووری وڵاتی بەهێز کرد، خەڵکی لە قەیران و گرانی ڕزگار کرد، کۆیلەکانی ئازادکردن، سیستمی حکومڕانی لە دیکتاتۆریەوە گۆڕی بۆ سیستمێکی عەدالەت و دادپەروەر، دڵی دایک و باوکی شاد کرد، لە براکانی خۆش بوو، یعنی بە بەتاڵی مرد. ئەوەی کەوا کاری گەورە بۆ ئەنجامیدا ئەمجا کاتی ئەوەیە خوا بێمەوە حزوری تۆ تەوەفەنی مسلما وألحقني بالصالحين، خوایە بمرێنی بە مسلمانەتی و بمگەێنێ کاروانی ساڵحان، دەمێکم کاروانە دەڕوە بڕۆمەوە کناو کاروانی پێغەمبەران و چاکان و پاکاندا. بۆیە مردن بە بەتاڵی زۆر گرنگە، لە ئەو پەڕی تنگانەدا داوای مردن مەکە. دوای ئەوەی کەوا هەموو کارە چاکەکانت لە ژیانە جێبەجێ کرد، ئاخر هەنگاوی ژیانمان ئەوەیە بە ئیمانەوە بمرین و پاشانیش لە ڕیزی کاروانی ساڵحاندا خوای پەروەردگار حیسابمانکە. جا بۆ ئەوەی لە پێغەمبەری خوا نزیک بی صلی الله علیه وسلم، بۆ ئەوەی پێغەمبەری خوا لێت ڕازی بێ وەرە ئەم کارانە بکە. یەکەم بە ئازاری خزمەکانت، بە ئازاری مسلمانان دڵگران بە، هاوکار و دەستباریان بە. إن الأشعريين إذا أرملوا في الغزو أو قل طعام عيالهم في المدينة جمعوا ما كان عندهم في ثوب واحد ثم اقتسموه بينهم في إناء واحد بالسوية فهم مني وأنا منهم. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە سەحابە و هاوڵەکانی خۆی فەرموو وە لە ڕێی ئەوانیشەوە بۆ ئومەتی، فەرمووی ئەشعەریەکان کە هۆزێکن، قەومێکن، کاتێکەوە کارەسات ڕوویان تێدەکا لەبەرەی جەنگا بن یان لە ناو شاردا بن، نەبوونی و نەداری لافاو بوو مەلەرزە هەر کارەساتێک کەوا تووشی قاتە قوڕی و گرانی و برسێتیان دەکا، خواردنیان کەم دەکاتەوە، پارەیان کەم دەکاتەوە، داهاتیان ناهێڵێ، سەروەتیان لەدەست دەدەن، دەفەرمێ ئەمانە ئەوەندە یەکتریان خۆش دەوێ، ئەوەندە لە ناو خۆیاندا تەبان، ئەوەندە خێر و بەرەکەتن بۆ یەکتر، بە دەوڵەمەند و فەقیریانەوە، بە دەسەڵاتدار و بێدەسەڵاتیانەوە، بە کەسدار و بێکەسیانەوە، ئەم قەومە، ئەم هۆزە، ئەم خزمانە بەیەکەوە کۆ دەبنەوە. بڕیار دەدەن لە شوێنێکە چادرێکی گەورە لەسەر شوێن خەرمانێک کۆ ببنەوە، چی هەیانە بێنن لەوێ داینێن. تۆ تەنەکەی گەنمت هەیە، ئەو 10 تەنەکە گەنمی هەیە، ئەو تەنێک گەنمی هەیە، هەمووی بخەنە سەر شوێنێک. تۆ فەردەیە برنجت هەیە، ئەو مشتێ برنجی هەیە، ئەو تەنێ برنجی هەیە، هەمووی بخەنە شوێنێک، نیسک، نۆک، پێداویستی، ڕۆن، شەکر، هەموو ئەو پێداویستیانە. فەرمووی خواردنەکان کۆ دەکەنەوە، چی پارەتان هەیە؟ من 250 دینارم هەیە، ئەو 1000 هەیە، ئەو ملیۆنێکی هەیە، ئەو 50 ملیۆنی هەیە، هەمووی دەخەنە سەر شوێنێک. دەفەرمێت دوایی بە یەکسانی بەیەکەوە دابەشی دەکەن. خواردنەکە دێنن بە پێ ئەندازەی نەفەرەکان، تۆ 10 نەفەری 10 کیلۆ، ناڵێن ئاخر من بۆ خۆم 100 کیلۆم لەوێدا نابوو، ئێستا بۆ خۆم 10 کیلۆ وەرگرمەوە، فڵان کەس هیچی دانە نابوو، 1 کیلۆی لەو خواردنەدا نابوو، ئێستا وەک من 10 کیلۆ وەردەگرێت، 20 سەویە. ئەم پارەیە هەر نەفەرێک 100,000 دینار، بەبێ ئەوەی کە خەڵکی وا هەیە 100 ملیۆنی داوە، هەشی وا هەیە 1000 دیناری داوە، هەیە 250 داوە، 20 سەویە، هەموویان یەکسان دەبنەوە.
ئەمجا هەمویان دەوڵەمەند دەبنەوە، ینی هەمویان لەو برسێتی ڕزگاریان دەبێت، هەمویان تێر بوون، هەمویان پۆشتە بوونەوە، هەمووی باخەڵیان گەرم بووە. پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەم هەڵوێستە زۆر گەورەیە، فهم مني وأنا منهم. ئەوانە لە منن، ئەوانە خزمی منن، ئەوانە کەسی منن، ئەوانە خۆشەویستی منن، وأنا منهم، من یەکێکم لەوان، من لە ئەشعریەکانم، من لە قەومی ئەوانم، من لە هۆزی ئەوانم. جا ئەمە هەر بۆ ئەشعریەکان نییە، هەر قەومایەتیەک، هەر خزمێک ئاوا لە کاتی تنگانە و نەبوونیدا بەڵام بەم هەڵوێستە گەورەیە فەڕێزان ئەمە دڵی دەوێ. یعنی تۆ 100 ملیۆن بەم زمانی ئێستا قسە دەکەم 100 ملیۆن دینارت هەیە، کەسێکیکە 10,000 تەبعی هەیە، تۆ هەموو پارەکان تێکەڵاوکەی دوایی وەکو ئەو 100,000ت پێ ببڕێتەوە، وەکو ئەو ملیۆنێکت پێ ببڕێتەوە، ئەو لە 10,000 ملیۆنێکی هەیە، تۆ لە 100 ملیۆنەوە ببێەوە بە ملیۆنێک ئینجاڵی دڵم ئیسراحەتی کرد. مهم وایە هەمومان بیسەویە بەیەکەوە دەژین، هەمومان ڕزگارمان بوو لە برسێتی و لە نەهامەتی و لە بێ پۆشتەی و لە بێ ماڵی. بەخوا پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ئەوە لێت ڕازی دەبێ. إذا أحسست بوجعك وحاجتك فأنت حي. هەر وەختێک هەستت بە برسێتی و بە پێداویستەکانی ژیانی خۆت کرد تۆ زیندووی، چونکە مردوو ئاگای لە هیچ نییە، نەبرسی دەبێت، نەتینوی دەبێت، نەداوای پۆشاک دەکات، نەگەرما و سەرمای دەبێت. تۆ نیشانی زیندوێتی، تۆ نەمردووی کاتێک کە برسیتە، کە سەرماتە، کە گەرماتە، کە بێ جلوبەرگی، کە بێ ماڵی هەستی پێ دەکەی هەوڵی بۆ دەدەیەوە تۆ زیندووی. وإذا أحسست بأوجاع الناس وحوائجهم فأنت إنسان. هەر وەختێک هەستت بە برسێتی خەڵک کرد، هەستت بە ئازاری نەخۆشانێک کرد، هەستت بە ئازاری ئافرەتێکی دانیشتوو لەسەر کۆمەڵە منداڵی بێ باوک کرد، گیرفانت گەرمە و سەفتەی پارە دەژمێری، هەستت بە ئازاری کەسانێک کرد کە ئێستا گیرفانیان بەتاڵە، جا لە هەژاریدا دڵت بۆ دەیەها خواردن دەچێت. وەڵڵاهی کە گیرفانت پڕ بوو تاقی بکەوە دڵت بۆ ئەوەندە بۆ خواردن ناچێت کە هەژار بووی بە بۆنی خواردن دەهەژەی. ماڵەکەت پۆشتە و پەرداخە، سەیری ئەو کەسانە بکەن کە ماڵەکەیان هیچی تێدا نییە، چەند ئیش و کارێک شک دەبێت دەیکەی، بیری بێکارێک بکەوە کە ڕۆژ تا ئێوارە بیر دەکاتەوە شتێکی دەستکەوێت. ئەگە هەستت بە برسێتی و داماوی و کڵۆڵی و کزۆڵی خەڵکانی تر کرد فەنتە ئینسانون، ئەو کاتە برام وەڵڵاهی تۆ مرۆڤی، ئەو کاتە مرۆڤی، ئەوە ئینسانی بوونە، ئەوە مانای مرۆڤ بوونە. ئەمجا کە لە سەرو ئەوەوە دەستت کرد بە ژیفانتدا و دەستباری شت کرد، هەر بۆ فرمێسکەکە لەگەڵ نەبووی، ئەگەر خەمت هەبوو فرمێسکت هەبوو تۆ ئینسانی. ئەمجا سەرو ئەوەوە نیشانی ئیمانداری و موسڵمانیەتی ئەوەیە دەستیش دەبەی لەو پارە ئازیزەی خۆت دەبەخشی، ئەوەی بەڕەنجی شان پەیدات کردووە کە گیرفانەکە لە سەد دڵتە دەست دەبەی بۆ دڵت و دەریدێنی. ئەمجا شادمانیشی زۆر جار ئیساریش دەکەی، بەشە زیادە باشەکەش دەدەی بەو چ لە کۆنەکەت نابەخشی، لە بەرن نەکردووە دەیدەی بە برا موسڵمانەکەت، ئافرەتێکە دەیدا بە خوشکە موسڵمانەکەی، ئەو خواردنە ناکەی بە بەرماوە بڵێ ئەوەی کە لێمان زیاد بوو لەسەر ئەم سینیە بیکەن بە سەفەرێک و بۆ ماڵی هەژارێکی بنێرن، هێشتا خۆت لێن نەخواردۆ دەینێری. ويؤثرون على أنفسهم ولو كان بهم خصاصة. لوش برستر أويا خوشت بيويستيت بيتي جار هي منجلك دستي لي ندرا والله الحمد لله دو منجل خواردني تريج لماڵەوە هەیە تۆ بەرماوەکە نەناردووە، هێشتا خۆت دەمت پڕ بووە لە لیکی تامی خواردنەکە، بەڵام دوانی تریشت هەیە دانەیەکیان دەنێری، جاریش هەیە خۆشت نایخۆی، ئەڵێ با لە مانگێکا جارێک لە ساڵێکا چەند جارێک ئەو سفرەی ماڵی خۆمان بڕازێنینەوە، بەڵام دەستی لێ نەدەین، با ئەم ژەمە نیسکێنەیەک بخۆین، با نان و ماستێک بخۆین، با هێلکەوڕۆنێک بخۆین، بەڵام ئەم سفرە ڕازاوەیە با بنێرین بۆ ماڵی هەژارێک. لەو کاتەدا ئەگە بە شەرتێ بۆ ڕەزامەندی ئەڵڵا دەبێ بەس بۆ خوا بێ، بە بێدەنگی بە حیا و حرمەتەوە، بە پاراستنی شکۆی هەژارەکەەوە، بە باز نەکردنی لەم لاولاوە، بە منەت نەکردن بەسەریدا، واللهی خوای گەورە تۆی خۆش دەوێ، لە ڕیزی ئیمانداران حیسابت دەکا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە قیامەتا پەنجەت بۆ درێژ دەکا، وەرە فڵان کەس وەرە ئەوە بەرهەمی کارەکانی دنیاتە وەکو ئەشعەریەکان، بۆ خزمەکەت باش بووی، بۆ دراوسێکەت باش بووی، بۆ برا لێ قەوماوەکەت باش بووی، بۆ خوشکە هەژارەکەت باش بووی، ئەی برای وایە هەیەی خوشکەکەی شووی کردو زۆر داماون، دەستی میهرەبانی بەسەر خوشکە زاکانیان دادێنێ، ماڵیان گەرم دەکا، کەلوپەلیان بۆ دەکڕێ، لە کاتی کچ بە شودانی خوشکە زاکەیدا هاوکاری دەکا وەکو کچی خۆی، ئەزانی چەند دڵی پێخۆش دەبێ. پێغەمبەر صلی الله علیه وسلم دەفەرمێت تۆ کەسی منی،
فهم مني وأنا منهم بأمانة پیغمبر صلى الله عليه وسلم لێمان ڕازی دەبێ و لە خۆیمان نزیک دەکاتەوە إن شاء الله بە پشتیوانی خوای پەروەردگار لە وتاری داهاتوودا درێژە بەم بابەتە دەدەین والسلام عليكم ورحمة الله وبركاته وذكر فإن الذكرى تنفع المؤمنين